السلام عليكم خاتو جیلاگیان ئینشاءالله زۆر زۆر باشە بێ بەخێر بێ ئینشاءالله سەرەتا عليكم پێمان السلام بڵێ ورحمة الله وبركاته باش ماصة عزيزكيان الحەمدولله یەخوا بێوەی بیازیز من سلامت بي. یەخوا سەلامەت بی ژیلاگیان ئەگەر ناوی تەواوەتی خۆتمان پێ بڵێ تەمەنت ئاستی خوێندنت وەرە چ شارێکەوە لەگەڵمان نابوو یازیزم من ناوم جیلا و خوێندکاری پۆلی دوانزەی زانستیم و تەمەنم 17 ساڵ و لە شاری هەڵەبجە نیشتەجەم. بەڵێ یەخوا بەخێر بەی ڕۆشنت کردەوە زۆر هەڵەبجەی سپاس دەکەم. خۆشەوی ژیلاگیان پێمان بڵێ کە تۆ پێشتر یادگەت چۆن بووە و چه یادگارێکی ناخۆش تێ لەگەڵ ئەو شتانی بەسرت هاتووە کاتێ بەشداری چالاکردنەوەی مێشکت نەکرد بوو مقارنەیەکی بکەین بە ئێستات پێشتر چۆن بووی ئێستا بە عامەتەن چۆنی بەڵێ من پێشتر ئەستێکی مام ناوەندیم هەبوو و زۆربەی شتەکانم لە بیرە چووە کاتێک بابەتێکم لەبەر کرد یاخود هەزم مەکرد بۆیە ئەوە کێشەی بۆ دروستەکردم جاریوا بوو مامۆستا لە ڕۆژانە پرسیاری لێکردم یاخود هەر کەسێکی پرسیاری لێکردم نەمەتوانی بە تەواوەتی شتەکانی بۆ بڵێم واتە نیوەیم لە بیرە چوویەوە بەڵام سپاس بخوا کە خۆی گەورە ئەم کورسێکی هێنامە بەردەستی من و ئەمەش هەمووی چونکە ئەم شتە بۆ هەموو کەسێک نایەتە پێشەوە بۆیە سپاس بخوا من ئەم دەرفەتاتە پێشەوە بۆ من و بەشدارم کرد لەم کورسەوە ئێستا گۆڕانکاریی زۆر گەورە بەسەرم ناهاتوو سپاس بەخوا سوودێکی زۆرم لێ بینیەوە و ئێستا زۆر فەرقم کردووە ئەتوانم بابەتەکان بە ماوەیەکی کەمتر لەبەر بکەم و بە تەواوەتیش بۆ دەروبەری بگەێنم واتە بۆ مامۆستا یان بۆ هەر کەسێک کە باس بکەم. الحەمدولله زۆر زۆر باشە سپاس بۆ خوای گەورە لە فەزڵی خوای گەورەیە خاتو ژیرایگیان پێشتر لە لەبەرکردنی بینینی ئەو چوار کاتژمێری پێتان درا لەو چوار کاتژمێرە توانی چەندێک لەبەر بکەی و ئێستا لە ماوەی 5 خولەکە لە تواناییدا چەندێک لەبەر بکەی دوای بەشداریکردن لە چالاکردنەوە لە ماوەی 4 خولەکە تقریبا ئەم توانی لە ماوەی 4 سەعاتە 4 سەعات وت بێ زەحمەت بەڵێ ژیلاگیان لە ماوەی 4 کاتژمێرە من توانیم تەنها تقریبا 5 لاپەڕ یاخود 10 لاپەڕە لەبەر بکەم کە ئەمەش کاتێکی زۆری لێبردم و بە حکومیەوەی کە منش پۆلی 12 بووم بۆیە نیوەی کاتەکانم بە لەبەرکردنی بابەتەکانە ڕۆژ بەڵام کاتێک بۆ تەکنیکانی کە ئێوە پێتان وتین و بۆ ڕاهێنانانی کە ئێوە بە ئێمەتان وت و پێتان کردین سپاس بخوا کە ئەخۆی گەورە پاداشتیشتان بداتەوە بۆ ئەوی بەدەستخۆزی نیشانەتان کرد من توانیم فەرقێکی زۆر باش بکەم و ئێستا ئەتوانم کە بدل لە 3 خولەک لاپەڕێک لەبەر بکەم و بە ئیتقانی 100%. ماشاءالله تبارك الله يعني توانيتا و پێشووتریش كم لە سێ یعنی خولەکە ئەگەر باشترە لە 2 لاپەڕەم ئەگەر 2 لاپەڕەش لەبەرکەم زۆر کەمترم پێچێ واتە لە ماوەی بڵین لە ماوەی 5 خولەک کاتوانم 2 لاپەڕە لەبەر بکەم. الحەمدولله ماشاءالله تبارك الله بەڕاستی گۆڕانێکی گەورەیە لە فەزلی خوای گەورە خاتو ژیلاگیان لە ڕووی ژمارە لەبەرکردنەوە پێشتر چۆن بووی ئایا بە حکومیەوەی تۆ خوێنکاریشی بەتەبە پۆلی 12 و لە قۆناغەکانی تری خوێنتە لە پێشتر لە پۆلی 12 لە لەبەرکردنی ساڵەکانە مشکل بۆ دروست نەبوو مەسەلەن ئیزعاج بەدەستیەوە بەتایبەت ئەدەبی کوردی بۆ نمونە یان ئەو بابەتانی لەبەرکردنی زۆر بوو یان شتیان بڵێن ڕقم تەلەفۆن وە ئێستا چ گۆڕانێکت بەسەر هاتووە و ئەوشمان پێ بڵێ لە خولەکێک کە ئێستا ئەتوانیت چەندێک ژمارە بەسەریەکەوە لەبەر بکەی بەبێ لە بیرچوونەوە بەنسبەت ژمارە و ساڵەوە لە ڕاستە من کێشەم زۆر لەگەڵ ژمارەیە هەبوو بە تایبەت ساڵ لەبەرەوەی کە ئەدەبی کوردی یاخود ئێستا بڵین بابەتی ئینگلیزیش ژمارەی زۆری تایە بۆیە زۆربەیم لێ تێکەچوو لە ئیمتحانەوە نەمەتوانی بەڕاستی جوابی بدەمەوە و دوایەوەی کە بەشدارم کرد لەم خولایە توانیم ژمارەکان هەمووی بکەم بە چیرۆک و زۆر بەباشی بیرم بمێنێتەوە ئێستا ئەدەبی کوردی زۆر لە لای من ئاسان بۆ تەکنیکانی کە ئێوە پێتان وتوین و بۆ لەبەرکردنی ژمارەش من پێشووتر زۆر بە زەحمەت ژمارەم لەبەر کرد یان لەبەر مەکرد و یەکسەر لە بیرمە چوویەوە یاخود هەر بیرم نە ئەمە بڵین کەمێکم بیر ئەمە بەڵام دوایەوەی کە بەشدارم کرد لەم خولە ئەمەش هەمووی فەزلی خۆی کە من بەم شێوە لێ هاتووە ئێستا ئەتوانم لە ماوەی یەک خولەک یاخود کەمتر لە یەک خولەک 40 ژمارە یاخود 45 ژمارە لەبەر بکەم. الحەمدولله یەخوا مبارەکتان بێ زۆر باشە دەستەکانت خۆش بێت ئەی پێشتر دەستی لە باش ڕووی خۆش بێت. یەخوا سەلامەتی لە ڕووی تەرکیز و سەرنجەوە پێشتر چۆن بووی ئێستا چیتان لێ هاتووە چ گۆڕانکاریێکتان بەسەر هاتووە
لە ڕاستیە بۆ تەرکیزەکەش من تا ڕادەیەک خراپ بووم و زۆر بەکەمی ئەمتوانین تەرکیز بخەمە سەر شتەکان بەڵام دواتر زۆر فەرقم کرد بۆ تەرکیزەکەش توانیم بەسەر خۆمان زاڵ بمەوە و بڵین تەکنیکی زیاتر بەکاربێنم بۆ تەرکیز و بڵین بتوانم باشتر تەرکیز بکەم باشتر خۆم بەرەوە پێشەوە بەرمەوە گۆڕانکاری بەسەر خۆمان بهێنم. الحەمدلله یاخوا پیرۆستان بێت زۆر باشە دەسەکانتان خۆش بێت هەوڵێکی جوانتان داوە الحەمدلله طبعاً کە تۆیتە ناو چالاکردنەوە پێویستە بەردەوام ڕاهێنانکەی هەوڵ تێکۆشانکەی و بەڕاستی فێری هەوڵدان دەکات فێری مەدبەرزی دەکات الحەمدلله وەکو لە ئێوە بەڕێزە ئیبینینەوە خاتوژی لایگیان چالاکردنەوەی مشک تەنها ئەوەیە کە مەسەلەن تۆ بەس مێشک چالاک بێتەوە یان لە ڕووی تەندروستیەوە تۆش ئیسفادەیەکت کردووە و لە ڕووی دەرونیەوە هەست بە چ گۆڕانێکەکەی لە ئێستاتا لەم کۆرسایە نەخێرتەنها بەسەوە ناکەن کە مشک و پەهێز بێت بەڵکو چەندین بابەتی دەرونی و تەندروستیشت پێڵەن بۆیە جیالەوەی کە هەنێت تەکنیکت فێرەکەن و هەروە ئیسفادەیەکی لە یادکە فێری ئەوە شتەکەن کە چۆن زاڵوی بەسەر خۆتە و واز لە خۆ خراپەکان بێنیت و بیرکردنەوە سلبیەکان و هەموو شتێک کە زیانی بۆ تۆ هەیە و من بۆ تەندروستەکەواتە بۆ خۆراکەکە من زۆر سوودم لێ بینی بۆ وانەکەی مامسەعاتە ئەو بابەتانی کە باسی کرد متوانیم زۆر بڵین واز بێنم لە زۆربەی خوانەکان و ئەوانی کە خراببوون و هەتا وازی شم لێنێنا نەمزانی چۆنێک ئیسفادەم لێ کردووە و بنسبەت خۆکانیشەوە من پێشووتر خۆی زۆر خراپم هەبوو تایبەتی بیرکردنەوەی سلبی لەبەرەوەی کە ئێمە پۆلی 12 زیاتر قەلەقی و بیرکردنەوەی سلبیمان هەیە بۆیە توانێت بەسەر خۆمان زاڵ بم و ئەو بیرکردنەوە سلبیانە شم لاپەم بۆیە لە ڕووی بڵین دەرونی بیرکردنەوە هەموو شتێک متوانیم زۆر سوودی لێ ببینم و ئەو شتێک کە تەسەوری ئەوم نەیەکرد قەت بگەمە ئەم ئاستە باشە و هەچانەی تەناو ئەم خۆلەشەوە نازانین چەنێک سوود لێ بینیوە ئەم خۆلە بۆ خۆی ئەڵماسێک ینی گەوهرەکە هیوا هەیە وازانی بەس ڕێکلامە بەڵام وانی هەتا خۆت نەیتەناو ئەم کورسەوە نازانی چەنێک سوودی لێ بینیت. الحەمدلله یەخوا پیرۆستان بێ بەڕاستی زۆر خۆش بووین کە سپاس بخوا لەو ڕوە جیاوازانە ئەو لایەنە جیاوازانەوە توانیتانە ئیسفادێکی زۆر بکەن الحەمدلله پاش فەزلی خوای گەورە بەهیمەت و ئەو زانستە جوانی لێ مامۆستایان بووە و پاشان ئەو بڕیارە ئەو نیەتە پاکی لای خۆتانەوە ئەتوانن ئەم ئەنجامە جوانانە بەدەست بێنن یەخوا مبارەکتان بە دووبارە زۆر سپاس دەکەم وەکو پۆلێکی 12 کە ئیتر پۆلی 12 لای خەڵکی تر دێوەزمێکی گەورەیە و ترسناکە ئەوانە لە چالاکردنەوە چۆن خزمەتی ئێوە ئەکرێت بەتابەت پۆلی 12کان تاکی لەگەڵتانە ئەبن چۆن جواب پرسیارەکانتان ئەدەنەوە و ئایا تۆ ئەو ترس و قەلاقیەت هەیە وەکو تەلەبێ ئاسایی تر کە بەرژای چالاکردنەوەی نەکردووە و چەنێ خەمی سەیەکانت نییە یعنی ئەتوان لەو ڕۆمە پێمان بڵێ بڵێ لە ڕاستیە بۆ پۆلی 12 زۆر کەس لێی بووە بە دێوەزمەیەکی گەورە بەڵام لە ڕاستیە خۆشی وانە چونکە شتەکە ئەوە خەڵکە ئەم قسەیان دروست کردو ئەم خۆیان کردوێتە میشکی خۆیانەوە کە پۆلی 12 زۆر قورسە بەڵام لە ڕاستیە وانە ئێوە ئەوەنە ئاسانتان کردووە واتە بەو شتانی کە ئێوە وتوتانە مەسەلەن بابەتێک مامۆستا شادی یان هەر مامۆستاکی دیکە زۆر ئاسانی ئەکا بۆ ئێمە و دەتوانین لە ماوەی بڵین خاڵێکی بۆ کات و ئێمە دەتوانین کەمتر لە یەخ خولێک یا خۆت 5 خولەک لەبەری بکەین کە ئەمەش هەمووی فەزلی خۆیە کە ئێمە ئاوامالی هاتووە سپاس بخوا کە ئێمە گەشتێتە ئەم ئاستا بۆیە ئێمە زۆر بڵین ئەو تەلبانی کەوتان لە بەشی پۆلی 12 پێشتانە کردووە لە پۆلی 12 کێشێکی ئەوە گەورەیانە لە پۆلی 12 کە تەلبەکانی ئاسایی کە بەشدارە لەم خولە نەکردووە ئەو کێشیان هەیە بۆیە سپاس بخوا من ئێستا بیرکردنەوەم زۆر گۆڕاوە و هەروە ئێستا هیچ قەلق نیم سەبارەت بە پۆلی 12 چونکە شتەکە زۆر ئاسان بۆ لەلای ئێوە بابەتەکانتە زۆر ئاسان کردو بۆ لە بەکردن بۆ تێکێشتن بۆ هەموو شتێک. الحەمدلله ئیتر ئینشاءالله چاوەڕێی دەرئەنجامی زۆر باشتان یەکین لە پۆلی 12 ئینشاءالله پێتانە پرایزێکی زۆر جوانتان بۆ بکەین ئینشاءالله طبعا چاوەڕێی زۆرشتی گەورە ئەکەین ئینشاءالله لە هەمووتان ئەی خاتوژی لای گوڵ چیت هەیە بۆ ئەو خەڵکە بەڕێزەی و ئەو بینەروبی سرە بەڕێزانەی کە ئەڵێن ئەم خولە لە زۆر شوێنی تر هەیە ئێستا خولی تر کراوەتەوە هیچ چالاکردنەوە و ئەم پارە زۆرە نادەین و ئەچین بۆ خولەکانی تر ئایا تۆ چۆن بەراوردێکی ئەم خولە و خولەکانی تری چالاکردنەوە ئاکەی وەم ئەکادیمی و ئەکاتیمەکانی تر
چۆن هەڵی ئەسەنگێنی و وەکو ستافەکە و ئەو دەرسانیش کە ئەخوێنرێن. لە ڕاستیە من بەشداریم لە خولی تری بەهێزکردنی یادگا نەکردەوە بۆی بەزاوەتی ناتوانم بەراوردی بکەم بەڵام لە ڕاستیە پێم یعنی ئێوە ئەوە پێرفێکتن بۆ ئێمە بۆیە بە حیفی ئەزانم بڕۆم بەشداری بکەم لە کۆرسێکی دیکەی بەهێزکردنی یادگا ئەو ستافی بڵێن ئەو کەسانی کە جوابی پرسیارەکان نەداتەوە ئەوە بە دڵسۆز یعنی کە پرسیارێکەکەین ئەوە بە وردی ئەوە بە جوانی بۆ ماڕوونەکەنەوە یاخود مامۆستاکانیان ئەوە بە دڵسۆزانە کارەکانیانەکەن هەتا ئێستا هیچ مامۆستایەکم نەبینیەوە ئەوە بە دڵسۆزانە کارەکانی بکات بۆ قوتابەکان لە ڕووی ئەو مامۆستانی ئێوەش تۆ لەگەڵ مامۆستاکانی دیکەش ئەوە بە دڵسۆزانە قسەمان بۆ ئەکەن ئەڵی قسە بۆ خوشکی خۆتان یاخود برای خۆتانەکەن بۆیە بە حیفی ئێزانم بڕۆم بەشداری بکەم لە کۆرسێکی دیکە و تاکو ئێستا جگە لەم کۆرسە بەشداریم لە ئەکادیمی دیکەیان نەکردو بۆیە ناتوانم جیاوازی بکەم بڵێم ئەمەیان بەشە یاخود ئەوی دیکەیان چونکە ئێوە بۆ خۆتان پێرفێکتن. الحەمدولله لە فەزلی خۆی گەورەیە چونکە بەڕاستی ئەو زانیاریانی کە بە ئێوەی بەڕێزی ئەوترێت و مامۆسانی بەڕێز پێتان ئەڵێن هەموو سەرچاوەکی بەرهەمی 20 ساڵی هەوڵدانی مامۆساواتی بەڕێز و بەرهەمی 7 ساڵی مامۆساعەتای بەڕێز و ئەزمونێکی زۆر قوڵ و بەڕاستی عیلمێکی سەرچاوەپاک و هەڵقڵاوی لای خۆیانە الحەمدولله بەڕاستی ئەتوانین بڵین تاکە خولی چالاکردنەوەیە بۆ کورزوبانان کە لە ئاستی کوردستانە ئینشاء الله لە داوتریشا لە ئاستی هەموو عێراق و هەڵدەین لە ئاستێک نێودەوڵەتیشا باشترین میوە پشتیوانی خی گەورە چونکە ڕۆژ بە ڕۆژ دەرئەنجامی باشتر و نایابترتان لێ ئەبیستین الحەمدولله هەمووی لە فەزلی خی گەورێ. ئێخات و ژیلای گوڵ ئەگەر ئێمە داواکارێک لێ بکەین بڵین دوای 12 بە ئێستا زۆر ئەوە نەبی قورآن لەبەر بکەی بە ژماری لاپەڕە و ئاەت و ئەوان و ئا ئەمە شتێکی معجیزەیە ئەترسی لێ ئەنجام لێیان کردنەکەی ئاساییە و زۆر بە ئاسانی توانی هەموو قورآن لەبەرکی بە ماوەیەکی کەم بە ژماری ئاەت و لاپەڕە و جوز و هەموو شتێکەوە. بڵێ لە ڕاستیە من خۆم هەر لە بەرنامەیەمایە کە پۆلی 12 تاوەکەم یەکەم شت بەشداری بکەم لە بڵین هەموو قورآن لەبەرکەم و دواتر خۆم فێری ئینگلیزیکەم بەتەواتی و بۆ لەبەرکردنی لاپەڕ و ئاەتەکان ئەوە شتێکی معجیزە نیە واتە شتێکی خەیاڵی نییە بڵێ من ناتوانم ئەو شتە بکەم و من پێشووتریش کردمەوە بەشداریم کردو لە پێشبڕکەی سوورەتی سەف بۆ توانیم سپاس بۆ خوا کە ئەمە هەمووی بڵێن هەوڵدانی خۆم نەبوو بە پشتیوانی خۆم دەرەجە بەرزەم هێنا و توانیم 100% بێنم لەو پێشبڕکەیە بەبوونی ئەو شتانێکی ئێوە پێتاوتە بووین و توانیم هەمووی بە ژماری لاپەڕەوە هەروە سوورەتە بڵین ژماری ئاەت و سوورەتەکانی لەبەری بکەم بۆیە ئەوە شتێکی خەیاڵی نیە و هەموو کەسێکە توانێت ئەوە بکات. الحەمدولله خوا پیرۆزیشت بێ بۆ ئەوەی سوورەتەکە زۆر پێمان خۆش بوو. سپاس دەکەم مامۆستاکەم. یا ڕەبی خی گەورە بەرداوامتان پێ بدات خات و ژیلای گیان سپاس بۆ قسە جوانەکانت. ئەی باشە خۆلی چالاکردنەوە لە دوای ئەوەی کە تۆ خۆلەکە تەواو ئەکەی هەر بەردام ئەبی لەگەڵتان بەردام چالاکی و خەڵات و ئێستا تۆ ئەلحەم لە خەڵاتت بردوتەوە هەر لەناو خولەکەیە ڕێکۆردێکمان بۆ دانابوون کە لە 5 خولەکە دوو لاپەڕ لە بەرکەم سپاس بۆخواتۆ ڕێکۆردەکە شکاند و ئێستا ئێمە کۆرسێکت بەهادیە پێ ئەدەین هەر لە ئاواتەکادیم بە دڵی خۆشت هەڵی ئەبژێری لە دوای چالاکردنەوە ئێمە لە پرۆگراممانە ئینشاء الله بەردەوام بۆ شکڵە خەڵات و دیاری و پێشبڕکێمان هەبێت و ڕاهێنانتان پێ بکەین تۆ چۆن ئەمە هەڵ ئەسەنگێنی ئینشاء الله. بەڵێ ئەم کۆرسە بە پێچوانی کۆرسەکانی دیکە کاتێکم تەلەبەکانی تەواو لەم کۆرسێ وەزمان لێ ناهێنن و بەردەوام لەگەڵمانان لەناو گروپێک و بەردەوام چالکی و پێشبڕکێ دەنێرن و لەگەڵمان بەردەوامە بن و ڕاهێنانە نێنە ڕۆژانە بۆیە کە کۆرسەکەش تەواو بوو ئێوە لەگەڵمانە بەردەوامە بن نەوەک وەزمان لێ بن و ئیتر هەرێک و بەڕێگی خۆی. الحەمدولله لە خزمەتتانین ئەگەر ئێوەش بڕۆن ئێمە وەستان لێ نایەنین ئینشاءالله. 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 خەتوژی لایگەن چیتەیە بۆ ئەوانی کە دوو دڵن ئەڵەن پارەکەی زۆرە یان بۆ تەمەنی ئێمە نابێت و ئێمە تازە لە بەرکردنمان ناوێت و مێشکی چالاکمان بۆ چییە بۆچی بۆ کەسانە ئەڵی چ پەیامێک تەیە بۆیان وەکو پەیامی کۆتایی ئینشاءالله. لە ڕاستیە ئەو کەسانی کە ئەڵێن ئێمە لەو تەمەنایانی کە شت لە بەکەین ئەوە تەنها بیکردنەوەی کە کردوێنێتە میشکی خۆیانەوە ئەگینا هەموو کەسێک کە توانێت لە قالبی خۆی دەربچێت و لە ناوچەی ئارام دەربچێت و بگاتە پلێکی بەرزتر و هەروە ئەو شتێک کە خۆی ئێوێ بەدەستی بهێنێت و
بەنسبەت پارەی خولەکەوە لە ڕاستیان منیش لەگەڵ ئەوەیان چونکە پارەکەی کەمێک گرانە و ئەمە لەتوانێت هەموو کەسێکانی لەبەرەوەی کە بارودۆخی کوردستانیش خراپە بۆیە هەموو کەسێک لەتوانێت ئەویان یەکە بەشدار بێت لەم کۆرسەوە ئاشنا بێ بە ئێوە و سوودێکی زۆری پێ بکات. من ئێستا بەنسبەت خۆمەوە لە ساڵی 2022 زۆر حەزما کرد بەشداری بکەم بۆ فێربوونی ئینگلیزیەکە و بۆ چالاکردنی مێشکەکە و ئێستاش کە ئاوا بەشداریم کردووە بە زەختی ماڵەوە بووە بەڕاستی چونکە وتم پۆلی دۆنزەم و چۆن بە بەشداری نەکەم لەم شتانەیە بۆیە هیوادارم کەمێک نرخەکەی کەم بکەنەوە بۆ ئەوەی ئێستا تەلەبەی وهەیە زۆر حەزیلێتی لەبەرەوەی کە نرخەکەی گرانە ناتوانێت بەشداری بکات لەم خولە بەڵام لە لایەکیشەوە خولەکە ئەوەنە سوودی لێ ئەبینیت واتە لە وڵاتانی دیکەیە نرخەکەی گرانەوە بەڵام ئەوەنە سوودی ئەوەشی ناگەێنێت واتە چارەکێکی ئەم خوڵی ئێوەیە بۆیە لە ڕاستیشە لەگەڵ ئەوەیان کە نرخەکەی گرانە و بەڵام سوودێکی زۆر باشت پێگەێنێت و گۆڕانکاریی گەورەمان بەسرایەت. الحەمدلله ئینشاءڵڵا ئێمە ژەوە لێتوانەوانم بێت ئەنجامێدین بۆ ئێوەی بەڕێز لەوەیە نرخەکەی بۆ بەشێک لە خەڵکی گران بێت بەڵام الحەمدلله ئاشکرا و ڕووناکە زۆرێک لە بەشدار بوون ئەوانی کە ڕاهێنانەکانی خۆی ئەنجامدا و چۆن ئەڵی جوندێکی باش بوون لە کۆرسەکەیە هەمویان ئاماژە بەوە ئەدەن کە بەڕاستی ئەوەی ئەبەخشرێت لە ئاواتە کاتی و چالاکردنەوە زۆر زیاترە لە نرخەکەی و پارەکەت پێ ئەدرێتەوە یعنی بەمعنەی ئەوە سپاس بۆ خواهر لەناو ئەم کۆرسەیە چالاکردنەوەیە ئێمە بەردەوام کۆرسی بێبەرامبەرمانەیە وەکو هەدیە بۆ بەشداربوانی بەڕێز کە هەمووی تا حدێک نرخێکی بەرزیانەیە ئینشاءالله و لەتوانەمانە بێت بۆ خەڵکی کوردستان و کورزوبایان و موسڵمانانی بەڕێز ئەنجامێدی ئینشاءالله دەستەکانتان خۆش بێ بارەکەڵڵا فیکم خوشکە ژیلاگیان زۆر دەستەکانی تۆش خۆش بێ مامۆستا عەزیزگیان و هیوادارم سەربەرزی دنیا و قیامەت بن کە ئەوە ئەم شتانەتان بۆ ئێمە ڕەخساند و ئەتوانی بەشداری دا بکەین و ئینشاءالله لەو دنیا ئەتان بینم پلە بەرز ببنەوە چونکە ئێوە گۆڕانکاریی گەورەتان لە ژیانی ئێمە دروست کردووە و بۆ کەسانیشی کە ئەڵێن ئێمە ناتوانین ئەو شتانە بکەین لە بیریان نەچێ هەموو شتێک مەحاڵ نییە لای خوددا هەمیشە ئەبێ ئامادە بین بۆ موعجیزەیەک لە ژیانمانە واتە هەموو کاتە بێ ئامادە بین کە موعجیزەیەک لە ژیانمان ڕووبدا چونکە ئەو شتێکە لەلای ئێمە محاڵە لەوانەیە لەلای خوددا بە شتێکی بچووک بتوانێت ڕووبدات و موعجیزەیەک ڕووبدات بۆیە هیوادارم ئەو کەسانی کە ئاڵێن ئێمە ناتوانین ئەو شتانە بکەین ئەو بیکردنەوانە لابن لە مشکی خۆیان و بتوان بەشداریکەن لەم کورسەوە بەرەو پێشەوە بڕن ئەو شتانی کە حەزیان لەیەتی لە ڕێگەم کورسەوە بەدەستی بێنن و دەست و چای ئێوەش خۆش بێت و هیوام وایە هەمیشە سەرکەوتوو بن و هەم لە دنیا هەم لە قیامەتیشە سەربەز و سەرفراز بن چونکە ئەوانە بە دڵ سۆزانە کارەکانتانەکەن وەکو پێشووتریش ئاماژەم پێدا ڕێک ئەڵی بۆ خوشک و بۆ برێ خۆتانی ئەەکەن دەستان خۆش بن. ئەمین لەگەڵ تۆشە یا ڕەبی جەزاکی لا خەیران خوشکە بەڕێزەکەیم زۆر سپاس بۆ وەفا بۆ ئەمەکداریتان جەزاکەڵڵاهو خەیر لەخوا دەستەکان خۆش بێت خوات لەگەڵ بگیانە.